خۆشەویستان بۆ ئێوە ئازیزان بۆ ئێوە ڕەفیقگەلێت تایبەتیەکی خۆم من کە بووچە گلەیەکتانم حاڵە حواڵتان چۆنە سڵامەتی و سەرحاڵن یەخوا لە دەرد و بەڵا بە دوور بن و لەشتان ساق بێت دەست تەکتەکتان ماچەکە ڕۆی تەکتەکتان ماچ ناکەم چۆن شاید کەسی حەز نەکا کەسێ ماچی کات خەبەر سڵامەتن جارێکی تر من لە شارە جوانەکەی سنەوە لەگەڵ تیمی زایەڵی هەرمان میێوانی ئێوە ئازیزانی سپاس بۆ ئێوە کە هەمیشە بەڕووی خۆش بە گەرمی ئێمە بە میێوانی خۆتان قبوڵەکەن ئێمڕۆ میێوانی فرە عەزیزمان هەست جیا لەوە کە میێوانی فرە عەزیز و خۆشەویستمان هەست ئام دیوارە و ئەم درگا ئێمڕۆ میێوانی ماڵ کەڵەپیایەکین گۆرە پیایەک مامۆستایەک فرە عەزیز و خۆشەویست ئەلبەتە بە ڕەحمەت بێت کە ئیسە نییە لە بینمانە وەلێ بیرەوەری خۆش هەوای خۆش حەس و حاڵی موسیقی لە ماڵە ئەوارێت ئایسێ شەگەریەواشی ئەوە گوێچ کە من سڵای موسیقی تێت قەشەنگ خەریکن نەوازەندگیەکەن و تەمرینەکەن و ئەخوێن میێوانی ئێمڕۆمان با قسە و باسەکەیکەم کوڕێک بە تایبەت با شەخسیەت محتەرەم ڕێک و پێک و عەزیز کە فرە ئینسانی حورمەتگیرێکە فرەیش دەنگخۆش بە هەستێکە جیاوازی هەستی خۆیە گۆرانی من بۆڵێت با لەمە زیاتر ماتڵتان نەکەم بڕین بۆ ناو ئەم ماڵەم کەڵەپیە بزانین میێوانی ئێمڕۆمان چۆن گۆرانی بێژی شڕۆ کرد کاروباری چەس و خەریکی چەس پس هاوڕێمان بن زایەڵەی هەرمان بینەرانی خۆشەویستی بەرنامەی زایەڵی هەرمان بە لە هەشتێ بێژم پێتان هاینە ماڵێک فرە خۆش جیا لەوە کە خۆشە پڕ لە بیرەوەریە پڕ لە موسیقیە پڕ لە گۆرانی بێژیە پڕ لە کەسکەلێ عەزیز و گۆرەیەک لێرە دانشکن کە مایە شانازیە بۆ من کە ئیمڕۆ هاتبمەسە ناو ئەم ماڵە و ماڵ کییە؟ بەڵێ ماڵ کاک مامۆستا برای گۆرە ئینسانی خۆشەویست مامۆستا گریشای میکایل زادە هاینە ماڵم خۆشەویستە کە بە ڕەحمەت بێت متاسفانە کەم سەعادەتی من بوو بەکە نیم لە خەمەتیە ئیمڕۆ و لە بین ئێمە چووگە وەلێ کەسکەلێک لێرا بووگن وەکو مامۆستا عەباس کەمەندی خاتوو فەتانەی وەلیدی عەرزم بە حوزورتان کاک ناسر ڕەزازی کاک نەجمەدینە غۆڵامی وا فرێک لە گۆرەگەل لەم ماڵە بەیەکە و لە تەک مامۆستا گریشای میکایل زادە تەمرینیان کردەوە شەوگەل دانشکن و خولاسە بەیەکەوە خۆشیان بووگە بەڕاستی من ئاوا کەمێک حەسادەتەکەم کە بۆچە لەو دۆرەنەوە بوو لە خەمەتیان هەبم لەمە زیاتر ماتڵتان ناکەم بە میێوانی ئیمڕۆمان کە فرە کوڕە خاسس فرە عەزیزە پێشتریش وتم تەکیا وتویژەکەمان شڕۆکەین بە لە خەمەتی ئەبینی بۆ زەحمەت فرەمان نەسبۆی ئەمەیش ئێوە و ئەمیش کاک محەممەدێ ڕەحیم نژات بەخێربی محەممەد گیان قوربانت سڵام بەگەڕامی ئازیز حرمەت بۆ بینەرە لە ئازیز و خۆشەویست کە
گوێگری ئەم بەرنامەن و ئەم بەرنامە خێکن ئەوێنن فرەخۆشحاڵم کام بە خزمەتتانە هەروە کەوتان ئێمە هاینە ماڵ کەڵەپیاوی گەورەی شار سنە ئاغای گریشە کە واقعاً بەڕاستی لە زەمان خۆیان و ئەیسیشە هەر تەداومی هێزم شتە مامۆستا گریشە بەڕاستیکی لەو کەسکە لەبوو کە واقعاً زەحمەتە فرێ کێشا بۆ موسیقی ئەم شارە و بۆ فرە کەسکە لەم کەڵەپیاوەکان وەک کاک ناسر ڕەزازی کاک نەژمی غوڵامی وەک خانم فەتانی وەلیدی وەک شاین تاڵەبانی و سرگێر و شاید بیرەوە زێنمان یارمەتی ئەوە ناکەن لە ناوکشتیان بووین بەڕاستی بۆمانەکاری دروست کردێەوە و کارگەلێکیش ماندگار و کارگەلێکیش کە هەر ڕۆژ ئەگەر بخیتە سەر گوێچکەی لێ بگری هەر ئەحساسێکی تازە سووە کۆنیش ناوێت ئەویش هەڵەگەڕێتە بۆ ئەحساسە پاکە بۆ تەلاش و زەحمەتەکە واقعاً بەڕاستی کێشاییە بۆ ئەو کەسکە لە ئازیلیسە بوونە سەر کەس بۆ خۆیان و نزم مامۆستا بۆ خۆیان و خەریکن خزمەتەکەن بە هونەرە موسیقی کوردەواری و منیش بۆچی لێتان کە ئایسامە خزمەتتان و ئینشەڵڵا لایقەوە بم کە بتانم خزمەتکەم بۆ نەتەوەکەم ئەرزکەم لە خزمەتە بتانم کارگەر لە جوان و قەشەنگ و ڕازاوە بدونە تاریخ مەسرفی نەوێت موسیقی ئەگەر تاریخ مەسرفی بێتە موسیقی نییە بەڕاستی ئیتر بیرەوەری نییە یەک جار پێشکی لێگریت ئەولایت تەواو فەراموشەوێت وەڵێ تۆ گوێ لە دەنگ مامۆستا حەسەن زیرەگری گوێ لە دەنگی مامۆستا محەممەد ماملێگری گوێ لە دەنگی عەلی مەردانەگری تارتۆفەغری هیچ وەخت نابێزی لەو کارگەر لەو دەنگە نابێزی بەڕاستی پڕ لە ئەحساسە ئەو ئەحساسە هەڵەگەڕێتەوە بۆ دڵە پاکەوە هەسیان بۆ ئەحساسە شنە لە وجودیانە وڵقیاوە خەریکن کارەکەن زەحمەتیان کێشا و ئێمەش خەریکن ڕێوەشۆنی ئەوانی دامەین و ئینشەڵڵا کە بتانین هەر بۆ ڕێگەوە شوێنە بڕین و بتانین خزمەتی خاص بکەین بە موسیقی کوردەواری خۆمان هەموو خزمەتەکەکران فەرموو هاوڕێیان خۆشەویست با من بڕمە پشتە و دووربینە کاکە محەممەد خۆی زەحمەتێکیشی کول بەرنامەکە ئەواتە بەرەوەیتر با منیش بۆچە دانیشە ئالێنە پایک داکێش بۆ ڕاحەتی تر بۆچ هەراوە ئەوە بشکەم ئەبلایەک نەوێت ئەولایەک نەوێت دەسەڵ خۆش بێ محەممەد ژمای شانازیە بۆ من کە هەمهامە ماڵ و هەمامە خەمەتی خۆتە چۆن فرازیزیت تۆ سەروەریت و ئینشەڵڵا کە هەمیشە نەفەس و گەرمێنێت محەممەد ڕەحیم نەژاد ها بەلامانەوە بە مێڵ خۆمان بە پرسیارەکان شڕۆکەین و ئەرێ بیتەکنین بێخوو بنەڕەت فرە چ دەربێنین محەممەد ڕەحیم نەژاد ساڵ چەندێ لەدایک بوو و مناڵ کوێنەس من ساڵ 1366 لەدایکمە لە شارتکارەوە شارتکا کام مەحەلەیتکە باخە سەلاتی باخە سەلاتی ئەستڵاقمان پێوە ناوباخ جا تا چەند ساڵگی لێ نابوو من تا دەورانێ دەبیرستان لە بووم بڵێ دەوران هونەرستان و هاتم بۆ ئێرە خاص محەممەد گیان چەند براو خۆش کرد ئێمە سێ خۆشک و دوو برای سێ خۆشک و دوو برا ئەیگیا خوا خۆش بن مناڵ چەندمی من مناڵێ تقریباً ئەو بێژم وەسەد جا گشتیشتان لەسکا بە کەمێ وەسەد دەرەو خوارە ئەوا بێژم بۆ تقریباً مناڵ سێومی تر یا مناڵێ مناڵ چوارم هەر گشتیشتان لە تکا بە پێیا بوون هەرە وەڵا هەر گشتمە لە تکا بە هایتمەسە دنیا خاص دەنگ خۆش گشتی دەنگ خۆش من دوودانە مام هەست کە ئەوان دەنگیان خۆشە بڵێ دەنگیان خاص مامۆکان بەڵێ مامۆکان دەنگیان خۆشە خراونی دوومان مامۆتە دەی وچە چەند مامۆت هەست من حدود سێ مام هەست سێ مامۆ خاسە من پەنجم هەست پەنج مامۆم هەست خوا خۆشیان کە ئینشەڵڵا گشتیان کوڕگەل خاص وەلێ خۆبیتر ئەوەسە گۆرانی بێژنی وەلێ ئەوە عەزیزن جوبران گشتی کردگەسەوە
أخذك خوشيش خو هر يعني ما قراني بيجا ساعات يشت كاي لكن بس كما هو كورتا قراني بيجي بومن بس ما مو كان قراني بيج دو دانيان قراني بيج نين دنيان خوشا باشي تا قراني دنيان قراني خاص بو ولي يتر ببوني كاروبار ومشكلات أو دورة أو سردمج كواقع مشكلات كاري وهرسكم مالي وما نفربو تن أوان ناتني كان موسيقي براسي دائما بنيتر هر بوشته بس ناقي بخوام خن جا محمد لنا ام سي خوش كدوبرا فقط تو شوي بشون هنا لا بله باقي نشوفن بشون هنا بوچا ترى أوان علاقين من المكان هاوریانی خۆشەویست بعد ئاوا دەسەکێشم گروهێک هاتکن گشتیان کوڕە خاسە گشتیان خۆشتیب بە تایبەت مایە شانازیە بۆ من افتخارەکە قوربانگیان مایە سعادەتە بۆ من کە کوڕ ئاغای میکایل زادە کاکە ڕامینە عەزیزی ساچی لە خەمەتیان لێنە تەشریفیانەز دانشکن ناو ئەم گروهە تەشریفیەس و ژەنیارە نەوازەندەس ئیتە هەر کەسێ بەدینێ خۆی با بە چەند زوان بێژم بۆتان تەشریفیانەز محەممەدە عەزیز با فرەماتڵ نەکەین هاوڕێیانی خۆشەویست. ئەگەرچی زەخمی دڵنا سۆرە قەدای دەواناکەم ئەگەرچی زەخمی دڵنا سۆرە قەدای بداوشي وننا مقد البار بدواكم ما وبا ويشكونا ودو بازار دلداري سري خوم هالقرم درشم برو مرو للصحراء يا ورا ورا
بم أيوي نازني نادم بسردا والله حيفا يبونوتو أيوي نازني دسمان لك بردا نازلي قروم لي مقرا ونازمكو سوكو بقرا ونازلي قروم لي مقرا ونازمكو سوكو بقرا أيوي نازني تاكاينا كم دان أرتاكي دانيشم أيوي نازني تاكينا كم دان جنا جوهر في رشبم أيوي ديدك ما ينبو بصر نازلة قوم لي مقرا ونازمكو سوكو بقرا ونازلة قوم لي مقرا ونازمكو سوكو بقرا أيوي نازل لسايداري بي أرتاكي دانيشم أيوي نازل لسايداري بي جناتاكي بيكشم أيوي ديدكم دردي غاربي نازلة قوم لي مقرا ونازمكو سوكو بقرا ونازلة قروم لي بقرا ونازمكو سوكو بقرا یەخوادەمە خۆش بێت کاکە محەممەد هاوڕێیانی خۆشەویست ئیمڕۆ هاین لە خەمەتە کاکە محەممەدە بەڕاستی من لەزەتم برد وەرێ جیالەوە توا و گۆرانیگەلێکە خوێندی بۆمان لە تگەم گروهە ڕێک و پێک و گشتیشیان کوڕە خاسە ئەم ئاهەنگە ئاخریە بۆ من بیرەوەریە فرەخۆشی بۆ محەممەدیان نەفەسۆ گەرم بێ ئینشەڵڵا ئەزانم ئێوەش لەزەتان برد وەرێ من جیاواز بوو باز مێژەم بیرەوەریە فرە خۆشی بۆ من با محەممەد گیان ئێمڕۆ زەحمەت فرەماندا بم خۆشەویستکە لە بە تایبەت چەندانیان سازگەل مۆردە عەلاقەی منن وەک ئاکاردۆن کوبەییەکان ئەو ڕەقە لەو ئاخرە و یاڵڵا هۆشتان بێت دەشۆ هۆخڕام دیکە باز مێژم وەک دایکەشی هۆشم بە گشتیەوە بێت بە تایبەت ئەو ڕەقە جا ڤیۆلۆنیش فرە حەزی پێەکەم ئیمڕۆ ماشەڵڵا گشتیان جەم بوون ئینشەڵڵا ڕۆژێکیش لە خەمە تەکتەکیان هەبم بە تایبەت داوەتیانەکەم و ماڵ خۆمان محەممەد گیان دانەدانە ئەم کوڕە خاسەگەڵەیە لە سبحە و زەحمەتیان پێین معڕفیان کە بوومان هەر ئالێرە و باشڕۆکەین سەرچاوەکان
هلا دەست ڕاستە و شۆکەین کاکە حەمیدە بێهجەتی نەوازندەی ڤیۆلۆن، کاکە ئەمجەدە بێهجەتی نەوازندەی عود، کاکە ڕامینێ میکایل زادیش نەوازندەی کارگۆن و کاکە فەرید ناسری لەتە کاکە ئارام مۆیسیش نەوازندەی سازگەل کۆبووی. هاینە خزمەتان. ئەمە تێکیش بێشکن جەحمەتە ئەم گروهە بەناو گروهە ئارێزە کە حدودە 7 ساڵە خەنگین تەلاشین جەم بوونی سۆخەنگی زەحمەتێکیشن کارەکەن دەستخۆشی تەکتێکیانەکەم کە بەڕاستی واخان زەحمەتکێشن و فرە فەعال و خەریکن کارەکەن و خەریکن موسیقی کە واقعاً هەمیشە لە ناو دڵمەردما بوو، هەمیشە بیرەوەری هەست، دوایە هەر ئەوان تەداعیەکەینەوە ئیسا یا بە تەنزیم خۆی یا بە تەنزیمگەلە جدیدە و خەریم کارەکەین. بەڕاستی زەحمەتێکی من لە تەکتێکیان دەستخۆشیان لێکم کە واقعاً زەحمەتکێشن. جیا لەوشە ئێمە هاینە ماڵ کەسێکە کە واقعاً خۆی کانگای هونەرە. ئاغای میکایل زادەکە خوا بەڕەحمەتی ئاغای گریشا میکایل زادە ئاغڕامی میکایل زادە کە یەکی لەو کەسگەلێکە واقعاً زەحمەتکێشن موسیقیم شارەبوونە و ئێمەش ئێمڕۆژ هەر هاتن لە ماڵ ئەوە خەریکنم کارمان ئەنجامدا و زەبتەکەمان ئەنجامدا. بەڕاستی هەمیشە ئەرک و زەحمەتمان هەسەرم ئاغای میکایل زادە و من مەمنونی دەستخۆشیان لێکەم. خزمەت تفەرمە کاکە محەممەد ئەوەسە هەر ئەوەنە سەر و زوان شیرینە ئەوەنە کامەڵ قساکات ئیمڕۆ فڕێ وەختگەلی تر من هەرێژم پێ فەرمو و تۆ قسەکە ئێتە خۆخۆتان نیشانە جریانە. بەڵێ هاینە ماڵ ئاغای میکایل زادە بەڕەحمەت بێ ئینشەڵڵا فرێک لە نەوازەندەگەل فرێک لە گۆرەگەلێ موسیقی گۆرانی بێژگەلێ وەکو مامۆستا عەباسێک هەمەندی وەکو خاتوفەتانەی وەلیدی لێرە جەمع بووکن، کاک ناسر ڕەزازی، کاک ناسر ڕەزازی، کاک نەجمە گشتیان خۆش بە حاڵ و کاکە ڕامین کە گشتیانە دیگە لە نزیکەوە. البته اون موقع من سنم خیلی کم بود ولی خب یه چیزایی یادم میاد. ولی هەر خۆزگەم پێت ئاغا ئەم گروهە چۆن بوویتە ڕەفیقتێکیانە منیش بمە ڕەفیقتێکیانە بێنامێ زەحمەتیان پێ بە ماغایت خوای مێش بە قابلە زانن بێنابێن بێکۆ بینە ڕەفیقەکە حەمید ماشەڵڵا گشتیان ئەوە کوڕەخاسن ئەوە عەزیز و خۆشەویستن کە من خۆم ئەحساسەکەم 10 ساڵە تەکتێکیانە ڕەفیقم گشتیان با محەبەت پڕ لە ئەنەرژی پڕ لە خۆشەویستی و محەبەت. با لەمە زیاتر لە ماڵە نەوین محەممەدگیان دەست پایینێرە با بڕینە دەری شەو سی لە قسە و باسگەلمان بازم ماگە پرسیار بازم ماگە با لە خەمە تامین لێنێشە ئینشەڵڵا هاینە خزمەتان قبولتە. هاوڕێیانی عەزیز لە خەمەتی گروهی ئارێزە بووین چەند کاریان ئیجرا کرد لە سبحوار زەحمەتیان پێ ئینجا ماشەڵڵا ئیسا جیا لەوەیشە کە فرە زەحمەت بووگین بۆیان فرێش کاریان دروسە ئاوایکیانە کردگە بە یەکەوە 3 2 1 حرەکەت کار شڕۆ بوو بۆ تەواو ئەوە ڕێکوپێکن. جیا لەوەیشە گشتیشمان کۆنسەرتی موفتایەتی دەبرا کۆنسەرتیش هەرەمەسا جا سازگەلێ ماشەڵڵا گشتی کۆن کوڕگەلێ فرە کار دروست بەڕاستی بەقۆ کاکە ئارامی ژەنیارگەلی فرە حرفەیی و عەزیز. بڵێن کاکە محەممەدگیان بۆ باقی قسە و باسەکەمان هاینە خزمەتان هاوڕێیان عەزیز هاوڕێیان دەچمە سلێمانی
گۆیژام لێ دیارە ئەی هەوار نەمام داچمە سلێمانی گۆیژام لێ دیارە یارەکەم نەمام بەقادە و گۆیژە خەم لە دڵم بارە ئەی هەوار نەمام نەمام نەمامە نەمام چەند جوانە کیژی خۆمانە یارەکەم نەمام بەخوا زۆر جوانە ئەی هەوار نەمام قەسر و خانەقین سەرحەدی ئێران ئەی هەوار نەمام قەسر و خانەقین سەرحەدی ئێران ئەی هەوار نەمام گشتی بە قوربانە و دام و لێوە یارەکەم نەمام نەمام نەمامە نەمام زۆر جوانە کیژی خۆمانە یارەکەم نەمام بەخوا زۆر جوانە ئەی هەوار نەمام خۆشەویست لە خەمەتێکە کە محەممەدا بووین گۆرانیەتیشمان لیان ژنەفت لە تەک گروهێ ئارزە کە بەڕاستی کاری ڕێک و پێک بوو کە هەروایش کە وتمە خەمەتان بیرەوەریە فرەخۆشم بوو لەو گۆرانیە لە خەمەتێ گروهە خۆشەویستەکەی کە ئاعزایشی معرەفی بووە خەمەتان هاتینە ئەملاوە هاتینە جێگەی خۆش ناوحەوش شنەبای فرەخۆشێکی تێ جێگەی تەکتەکتان خاڵیە حەوشەکەەوە نەگۆرەس جێگەی گشتمانەوێتەوە ماشەڵا سب کە فیتە ڕێگا دۆرەی بێتەوە بۆ نیمەڕۆ دۆرێ کامڵۆ داگەسەوە 4-5 ساعت وەختەوەات محەممەد عەزیز حەزەکەم ئایسە بەلەوە کە من پرسیارەکانم شڕۆکەم قسە و باسێک ئەگەر هەسۆ لەبارەی هەرچیکە موسیقیتە نازانم ئەملاس ئەولاس ژیانتە فەرم و ڕاحەت قسەکە بام نیش دوایەوە چۆن بەرەوە کۆتایی بەنامەکەی شەچین دانەدانەی پرسیارەکان بێژینە خەمەتەوە خۆشەکەم من یەکێ لە گەورەترین قسەکە هەمیشە هەر لە دڵمەوە هەمیشە پێم خۆشە بێژم هەر باوان دەرە دڵێکە کە موازە لەگای سەر ناو موسیقیە هەست بەداخەوە تۆزێ بەرسر بۆ خشە بەسەر تۆزێ موازە لەگای سەر ناو موسیقیە بەتایبەت موسیقی کوردیە کە هەست هەشت لە چوارچێوە خۆیان نییە مەسەڵەن بۆ نمونە ئەرزکەم لە خەمەتان تماشاکەی شعری غەمگین لەسەر مێلۆدی شاددان شعری شاد لەسەر مێلۆدی غەمگیندان کوێنێ ئەمە دروستە کوێنە ئەمە خەزمەتە یا ئەرزکەم لە خەمەتە تێن گۆرانی ماوەستایانی مەسەڵ فولکلۆر بێژ وەک بۆ نمونە مەسەڵەن سێم حەمۆ سەفایی وەک ساق هەوشاری وەک ئەوڵا ماچکەی وا بەڕەحمەتی کە ئەوانە کشتیان لە قەیدە حەیاتانی ئەم کەڵەپیالە ئەو گۆرانیانە زەحمەتێکیش ئەوانە دروستیان کرد کە ئێمە 100 ساڵ دژ ناتوانین وەک ئەوان بین بەڕاستی تێن دەستکاریەکەن بە جەسارەتێک فرەوە ئەیکەن ڕیمیکسێکەن بۆخشە عەرزم کرد من قەستم ئەوە نییە
پێشم خاندەی زەماون نا من پاڵپشتیشیان لێگەم چون خزمەتەکەم بەڕاستی وەلی ئەوەی کە تۆ بێ گۆرانیەک دەقاوە دەقبی تێری دەستکاری کەیت و دەستی لێبێی ئەویش بە شێوازێکی ناشرینەوە من مخالفەشتمە. محەممەدێ خۆشەویست نەزەریەوەسە کە کەسکەلێکە گەرەکیانە کارەکان بە ڕۆژەوەکەنەوە بە قاڵێ خۆیان شێوازێک جدید بەنە دەروانە منزروەوەسە کە ئەگەر گەرەکتانە کارێکی فولکلۆر شعری قەدیمی بە شێوازێک جدید بێنە دەرەوە جۆرێ بێت کە ئەو ڕنگ و بۆی قەدیمیە بێت و ئەو چوارچێوە مەحفوظ بێت جا نەواوەری شەگەرەکەی خۆ تماشاگە ئەو تەنزیم ئەو ئانە ئەوەی اختەزایکە تەنزیمەکەی وابێ وەلی ئیسا تۆ وەختێ کارێک تەنزیمەوانە ئەوە دروست بووگە کە ساڵتری شەرەوە تەنزیمە دروستە ناوەێ من بە بڕوای خۆم چۆن من ئایسا ئالێرە ناتانم قسەکەم ئەمە دەردەدڵ محەممەدگیانەوە ئێوە هاوڕێیانە خۆشەویست یا کەسێک تەک محەممەدگیانە هاوڕێ یا کەسێک گەژێن نا وەێ بە بڕوای من ئێمە مەسەڵەن حەسەن زیرەکمان بووبە حەسەن زیرەک دانی بوو توا بوو من خۆم یەکی وافکرەکەمەوە وەێ تۆ شعرەکانی من نەزەر خۆمەوەسە کە تۆتانی کارێ جدید بیتە دەرەوە و شتێ جدیدتر چۆن ئایسە فرێکی ئیسە کوڕگەلێکە لە عەرسەی پاپا کارەکەن ئێمە دوو نوع بنیان مانەس محەممەد عەزیز سرێکی مانەس ئێژێ کاکە من مێلۆدیە مەسەڵەن بلوز جاز نازانم کانتری نازانم موسیقی ئەرمەنی موسیقی تورکی تێرم شاعر کوردی ئەمە ملیە ئەمە بڕوایە ئەزانین چێژەم بڕوایەک دانێتتر شتێترە من خۆم بڕوامەوەسە کە ئێمە موسیقی ئەگەر کارەکەین وەک ئەرمەنیەکان کە تۆ 20 سانیە لە موسیقیەکە ئەگزارێت فۆرە نەزانی موسیقی ئەرمەنیە وەلی نەواوەری شەکەن قسەکە لە بیر نەچێت یەکشت لە خمە تارسکەم مەسەڵەن نازانم کاکۆمەر دزایی ئەگەر کارەکانی بچکە دەوێت خۆی ئێژێ مەسەڵ من فڵانکارم لە هی موسیقی فڵان جێگەزگردگمە ئێژێت ئەو موسیقی فڵان ملەتە هەست تۆ مشکڵوا لەتکەوە کە فرێکی ناژن و بناو خۆیان تواویەکەن جێگەکە خۆشە حوشەکە خۆشە لای ئەم دارە ئەرێ وەڵا منیش هەر قسەیەواکەم بە گۆرانی ئاخرمان بۆ بێژێکەکەم محەممەدی عەزیز و باقی قسەکانماکەین شتێک پێشکەشمانکە وەی بارانە و بارانە ئەی هەوای بارانەی تازە ئەی هەوای بارانەی تازە وەرلا بەرێ زەحمەت نابێ هەی تەشریف بێنایە دەرێوازە هەی تەشریف بێنایە دەرێوازە وەی بارانە و بارانە ئەی هەوای بارانەی تازە ئەی هەوای بارانەی تازە وەرلا بەرێ زەحمەت نابێ هەی تەشریف بێنایە دەرێوازە هەی تەشریف بێنایە دەرێوازە وەی بارانە و بارانە ئەی هەوای چۆمی مایەجدێخەن ئەی هەوای چۆمی مایەجدێخەن لەسەر باڵاکەی برێزێت وەی بابمێکنێتی ڕایە باران وەی بابمێکنێتی
دەمە خۆش بێ دەمە خۆش بێ بەڕاستی هاوڕیانی خۆشەویست هەوای بارانە 47 دەرەجە گەرما هەر تاویین و چەنێ بە هەواکە خواردی گۆرانیەکەت فێنکەو بیتەوە حرفرا ئەم بەرنامە شڕوا بوو بە 12 کیلۆم کەم کردە هەر بەرنامەی 500 گرم کەمەکەم تاوێیسا ئەگەر اشتباه نەکەم چۆن هاینێرە ناو گروپ موسیقاکەیشا کە معرفیمان کردە خەمەتەن کاکە ڕامینی خۆشەویست هاوناو خۆمیشە بە ئاوا کەمێ قسە و باسمان بێ لە خەمەت یابین کەمێ لەو بیرەوەریگەلە بێژێ بۆمان و فرەتر لە تەک خانەوادەی کاکە گریشای میکایلزادەی خۆشەویست مامۆستای عەزیز فرەتر ئاشنا بین کاکە ڕامینگیان تەشریف بێرە ئا لێرە و ئایرە خاسە دەرێنە خۆشەویستیایرە تەشریف بێرە ئایرە با من سەناڵیەک ئەگەر زەحمەت کێشە بەڵێ هاوڕیانی خۆشەویست هەین لە تەک با من ئەمە بێ زەحمەت بێرمە ئەم لاوە بەرچاوەکەمان نەگوێ بۆخشن هەین لە خەمەتێ دانێ لە مناڵگەلێ خۆشەویستێ مامۆستا کاکە ڕامینی میکایلزادە سڵاو هاوپرسی خۆت کە کاکە ڕامینگیان با قسە و باسمان شڕۆ بێت سڵاو ڕێزم هەست خەمەت بینەرانی خۆشەویست و هەروەها کاکە ڕامین و هاوڕیانی بەڕێز بە قوربان خەمەتانە بە خێربی بان چاو ئەوبەتە هەینە ماڵەوانەوە مێژین پێ بەخوا براجال بە بووینە ساحێ ماڵ جا لەوەسە دومیدەکەش ئاواکە دیژین تەقەیەوەی سەرێ فرەز بۆخشنیم ئەو فرە زەحمەتمان کاکە ڕامینیان سەرچاو کاکە ڕامین ئەگەر جسارەت نەوێ بێژم چەند ساڵتە بێدەبینیە ناخێر خواهشەکەم 52 ساڵ 52 ساڵ هاتم بێژم 37 و 38 هەزار ماشەڵڵا فرە سەرەحاڵ و بە 6 ماگی کاکە ڕامین حەزەکەم نەوازندگی ئاکاردۆنەکەی فەقەت بە لەرشتێ کیبۆرد و پیانۆیش کەمێ کارەکەم پیانۆیش کەمێ کارەکەی ماوەی چەند ساڵە؟ ماوەی فرێتر ناوم 6 ساڵم بووگە کارم بە مێلۆدیکا شروع کرد مێلۆدیکا 6 ساڵ لە 6 ساڵەگیەوەیتر برا مناڵ مامۆستای نەمر کاکە گریشا بیت و موسیقی کار نەکەی چەند مناڵن؟ 5 مناڵین چەند برا و چەند خۆشک؟ 3 برا و 2 خۆشک 3 برا و 2 خۆشک گشتیشتر موسیقی؟ دوو براکەم ئەرێ موسیقی کارەکەن خۆشکەکەیشم هەر بازە موسیقی کارەکە وەلێ خۆشکە بووچکەکەم نا ئەو مناڵەکانی موسیقی کارەکە مناڵەکانی موسیقی بە هەرحاڵ موسیقی هانا و خوێن تەواوی ئەم بنەماڵە بە نەوەی بیگرەوە و بە مناڵ و گشتی مناڵەکان خۆچە چەند مناڵتەس؟ من 2 مناڵمەست کۆرک و کەنیشکە خوا خۆشیان کە ئەوانی شارکیان موسیقی کارەکان کوڕەکەم سازگەل کوبەیی ناو شەریفی دانیالگیان کوبەیی کارەکە و تارانیش پیانوالێ تارە پیانۆ تەرانە خانمیش پیانۆ ئینشەڵا خوا خۆشیان کە ڕامین ئێژێ لە 3 ساڵەگی و کەورە موسیقی کارەکە بەس بابزان واقعیەتێ ئارامی لە 6 ساڵگی سازگیە بەڵێ نا من بۆ ئەوەی کە گۆرانیەکەت خۆین 3 ساڵی هەزار ماشەڵڵا مایە شانازی بوو هەم بۆ ئەم و توێژە هەم ئیمڕۆ لە خەمەتە نابووین کاکە ڕامینگیان ئینشەڵا بازم بتانە من بێمەوە خەمەتە محەممەد عەزیز ئیتر من پرسیارێک مەس و خواحافزیەکەکەین باشێکم لە خزمەتە ئایسە ئاوا تێکەس لە دڵتا شتێک کەس کە حەزکەی گەی پێ شتێکە دڵی بێت پرسیارێتی شەڵبەتەی زیافە بوو پێقەی ناکە وەلێ حەزەکەمە وەڵەمە بزانم ئاوا تێکەس کە گەرەکتە گەی پێ خصوصیش پێ دەچێ بێژی حکما ئێژم با بزانم بێژە قەزەکە منێکی لە گەورەترین ئاواتم کەیژی تەک دەنگە فرەسەوە کارم هەست دیتینی کاک ناسرە
ئەمەسا ناتانێ قسەکات چەنێ بەڕاستی تۆ یەک نەفەرەوە خۆشکەرەک بێت چەنێ یەک نەفەر عزیز بێ بۆت لەبارە هۆنەریەوە لەبارێ دەنگیەوە کە تۆ چەنێک خاتراتەوە هەستێکیا چەندێک شەوانە بە گۆرانیەکەی و دانشکی تەم لاچووکی گۆرانی و وێچکە داگا هەونە بیرەی وەریگەل ئەمە ماهیەت و بنەڕەتی موسیقیە کە شتێک لە دڵ کەسێکادانێت یا هەر ئینسانێ بە هەر زوانێکەوە بە هەر دینێکەوە بە هەر مەرامێکەوە بە هەر ڕەنپۆسێکەوە بیرەوەریەکی بۆی سەبتەوێت ئیسە هەر کەسێ بە جۆرێک ئینشەڵا گەی بۆ ئاواتەوە ئینشەڵا خواحافزیە خۆت لە تک بینەرانی بەرنامەی زایەڵێ هەرمان ڕوو بە ئام کامراکەوە بە بچین بە لە شتێک دەستخۆشیەکەم لە بەرنامە جوانەکەتان کە زەحمەت تاکەیت تەشریفتان هاوڵێرە مەمنون سپاسگوزارتانی هەسان بەش ئەزیەت بووم هەروە من دەستخۆشی کەم لە کاکەم ڕامین میکایلزادە کە هەمیشە وەک گەورەیەک وەک کەسێک جێگەیەکی بێ پەناگایەکی بێت بۆ ئەوەی کە بتانە بێ هونەرەکەی ئێستەدادەکەی دروست بە من هەمیشە ئێرە بووە بۆ من و هەمیشە افتخار بەیە شانازیەکەم بەو شتمە فرێش خۆشحاڵ و بەخۆشم افتخارێکم کە هەمە خزمەتم پیاگەنە خزمەتی فرایان بە من کردیە من مەمنونیان تاوەڕە لە فکرم ناچێت لە دەستخۆشی لێەکەم لە خانوادە بنماڵەیە و دەستخۆشی لە بنیارە لە ئازیژەکەم کە تااقەتیان هاوری تا ئەم ساعتم دەقەوە ئێمان تحمڵ کردێمادیان مەمنونیانە ئینشەڵڵا کە هەمیشە بەردەوام بە قەلب ساغ و لەش ساغ و ئینشەڵڵا لە مەرحەلە زیندگیتان هاوڕێیانی خۆشەویست ئەم بەرنامە جێگەی بوو کە فرەتر لەمانە لە خەمەتێ کاکە محەممەد و بە تایبەت کاکە ڕامینێ میکایلزادەی خۆشەویست بین ئینشەڵڵا شاید بەرنامەی ترمان بوو بازم مەمنونم لێتان دەسێت تەکتەکتان خۆش بێت دەسێت تەکتەکتان ماچەکەم کە ئێمە بە میێوانی خۆتان قبوڵەکەن کەم و کەسر هەمیشە فرز ئینشەڵڵا بتانین جبرانی کەینەوە ئینشەڵڵا کە ڕازی بن لە بەرنامەکان تا بەرنامەیەکی تر کە تێمەوە خەمەتان بوچکیتانەکەم تکایە بازمێژم ئێمە هاتکینە سەم دنیا بۆ ئەوەی کە خۆشەویستی سڵح ئاشتی خوازی عەشق بینە تەواوی دنیا خۆش خۆتانتان بێت ماڵتانەوە